سڵاوتان لەبێ هاوڕێیان بمان بورن تۆزی کێشەمان هەیە تا دەست پێکەین تۆزی بەڕاستی کاتمان پێویستە هاتینە و گەڕاینەوە لاتان ئینشاءڵڵا خزمەتتان نابین چاوەڕێکین هەتا هاوڕێیانمان دێن ئینشاءڵڵا خۆمان ئامادە بکەین هاوڕێیان ئەوانەی لەگەڵمانان دەنگمان هەیە کاکەڕان سڵاوت لێبێ دەنگمان هەیە بەڕێزم کاکە دەشتی حەسەن لە خزمەتین بەس دڵنیامان بکەنەوە لەوەی دەنگمان هەیە سوپاستانەکەین زۆر باشە کاکەڕان دەستان خۆش بێ قلبتان ساغ بێ یا ڕەبی هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا سوپاستانەکەین بە هیوای ئەوەی هەمووتان سەر و دڵتان تۆزە خۆش بێ و ئەیتر بەستخوا جەماعەت یەک تکایەکی برایانە پرسیاری دووبارە مەنێرن پەلە مەکەن هێواش هێواشە تاکو لەگەڵتان نابین هەموو پرسیارەکان وەڵامە دەینەوە ئینشاءڵڵا کاکە دەشتی ئەگەر گوێت لێم بێ بە سەرچاو وەڵامتە دەینەوە لە خزمەتا بین هەر پرسیارێکتان هەیە بیکەن بەستخوا پرسیاری دووبارە نەبێت کە حەماڵێ مامۆستا سڵاوت لێبێ ماندوو نەبی زۆر سوپاس بۆم ساڵ تەلارسازی لە هەولێر چەند کۆنمرە دابەزێت حەز دەکەم سەبارەت بە کۆنمرە هەندێک شت بڵێم کۆنمرە بە شێوەیەکی گشتی دابەزێت بەڵام ئەو دابەزینە نییە کە هەمومان چاوەڕێیەکەین تەوەقوعی من وایە لەبەرەوەی کۆمەڵێک هۆکار هەیە لە خولی دووەمە هەست دەکەین با بڵێن هەندێک وردەکاری هەیە هەست دەکەین تەڵەبە دەرەجەی بەرزە بێتەوە لەبەرەوە تۆزێک با بڵێن ئەوەمان هەیە تەحەفوزمان هەیە لەوەی ناتوانین باسی زیاتر لە 2 دەرەجە دابەزین بکەین جا ئینشاءڵڵا دابەزینەکە ڕوو ئەدات و بە شێوازێکە بێت کە ئینشاءڵڵا هەموو لایەک سودی لێبینن کاکە دەشتی پرسیارەکەت بکە بە سەرسەر و بە سەرچاو وەڵامتە دەینەوە بەڕاتۆم ساڵنمرەدا دابەزێت ئینشاءڵڵا دا ئەبەزێت کاکە ئەحمەد ACER ئەڵێ سڵاو بەڕای تۆ بایۆلۆجی پزیشکی دێتە چەند بایۆلۆجی پزیشکی خۆی ئەو کوتمیان 1-2 دەرەجە زیاتر دا نابەزێ ئەو دەرەجەی کە هەمانە لە بایۆلۆجی پزیشکی گەر هەڵە نەبم لە دەوری 90ەکانە بایۆلۆجی پزیشکی لە زمانی پزیشکەکان دامانناوە تەمەشایش بکەین بۆی دڵنیای بدەینە هەمولایەک طبعا بایۆلۆجی پزیشکی 89.667 وەرگرتووە تەوەقوعی 89.8 ئەو دەورانەی لێکەین یانی زیاتر تەوەقوعی لەوە زیاتر دابەزین ناکەین چکەوە بە ئاسانی دانابەزێ بەڕاستی کاکە دەشتی ئەڵێ مامۆستاکە یاسای ڕاپەڕین بە کریدیتە و 77 بۆ پارێزگا وەرم دەگرێت بە سەرچاو ئێستاکان وەڵامتە دەمەوە کاکە دەشتی یەکەم جا داوات کرد کە وەڵامت بدەمەوە بە سەرسەر و بە سەرچاو کۆلێژی یاسا لە ڕاپەڕین 78.814 وەرگرتووە وەکو ساڵی پار باشە بەڕێزەکەم کۆنمرەی بەڕێزیشت ئەڵێ 77م هەیە ومێ دەکەین ئینشاءڵڵا دەرەجەکە بەو شێوازە دابەزێ بگاتە ئەو ئاستەی کە لە دەوروبەری 77 و ئەوانە ئێمەوە بەڵێ کریدیتە کوردی و عەرەبی و ئینگلیزی ئەگەر هەڵە نەبم حسابی لەگەڵا ئەکرێ ئەگەر مێژووە شتێکی وایە لە یاسا بەس تەکیدێک لە ئەوەکەمان بکەینەوە بزانین ڕێبەرێکە بۆ ئەوەی بەدڵنیایی پێتان بڵێم بەشی یاسا بزەبت کریدیتەکەی چۆنە ئەگەر بیدۆزینەوە ئینشاءڵڵا بەڕاستی تۆزێک کێشەیە بەشی یاسا بۆ زانستی 10 دەرەجە کوردیە 10 دەرەجە عەرەبیە 10 دەرەجە ئینگلیزیە بەڵام لە وێژەیی 5 دەرەجە کوردیە 10 دەرەجە عەرەبیە 5 دەرەجە ئینگلیزیە و 10 دەرەجەش مێژووە
ینی بەو شێوازە کریدی دەکرێت ئینشاءڵڵا لەو دەرسانەی کە هاوپەیوەندیدارە دەرەجەت باشە بێ و ئەگاتۆ هەفتاوەشتوانە و سوودی لە ئەبینی کاکە دەشتیکە کاکە ئەحمەد وەڵامی مادایەوە کە با بڵێن کۆنمرە ئینشاءڵڵا دائەبەزێ بە پشتیوانی خوای گەورە کاکە دەشتی وەڵامماندایەوە ئۆشار سعید ئەڵێ مامۆستا بەڕای تۆ دەرمانسازی چەند وەری دەگرێت 92 نازەحمەتە بۆ پارالێلەکەشی 92 زەحمەتە بگاتە و ڕاددێت ڕاستە دەرەجەی 100 کەم بێت لەوانەیە بەڵام بە ئەکیدی لە خولی دووەمە کۆنمرەی بەرزمان هەیە و من داتایەکم لە بەردەستەکە ناتوانم زۆر پشتی پێ ببەستم چونکە بەدەستی خۆم وەرم نەگرتووە بۆم نێردراوە باسی ئەوە کە 8400 و شتێک تەڵەبە لە 95 تا 99 هەیە ینی ئەو قسە زۆر ناخۆشە بەڕاستی علەساس 19,000 تەڵەبە لە 90 تا 95 هەیە بۆ شێوازە بێت دابەزینی دەرەجە تۆزێ زەحمەتە بەڕاستی بەڵام تا ئێستا خولی دووەممان نییە لەسەر ئەساسێک ئەم قسانە کراوە بۆیە من پشت بەو داتایە نابەستم ئینشاءڵڵا وا نابێت و هەر ئەوە بێ کە خۆمان هەمومان بپێکەوە ئومێدی دابەزینی کۆنمرەکانەکەین ئینشاءڵڵا MR میرۆ ئەڵێ سڵاو لە کولی علوم حاسیبات لە دهۆک بە پارە چەندی دەوێت علوم حاسیبات لە دهۆک ئەگەر ئێستاکانە تەماشایشی بکەین کۆلێژی زانست کۆمپیوتەر لە دهۆک 73.02 وەرگرتووە باشە بە ڕێزەکەم تەوەقعی 71 و 72 ئەوانە ئەوە بۆ زانکۆڵاینەکەی ئەوەندانەیە بۆ پارالێلەکەی کە باڵین بە پارە 66.6 وەرگرتووە 66.6 وا نرخی پارەکەشی ئەگەر هەڵەنە بم 2 ملیۆن نیوە ئەکاتە 1,350,000 پاشەوەی کە داشکاندنی بۆ کراوە کاکە ڕەنج ئەڵێ ئەگەر ئەزێت نەبێت ئەگەر کەسێک بێتە پەیمانگەی دەرمانسازی دوای ئەتوان بنێرن بۆ زانکۆ لە یەک حاڵە باڕێزم ئەگەر یەکەمی سەر ئاستی پارێزگا بیت لە بەشەکەی خۆ دەرمانسازی ئەستەوە کۆلێژی دەرمانسازی ئەگەر لەسەر ئاستی بەشەکەی خۆتیش یەکەم نەبیت دووەم و سێمیت بەشی کیمیا لە زانست وەرتەگرێ یا ئەوەتانی ئەستەوە شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر یا سلێمانی باشە بە ڕێزەکەم شێخ ئەڵە مامۆستا پرسیاری نەکردو هێشتا زۆر پەلەیەتی لە خزمەتان بەس پرسیاری دووبارە منێرنەوە مەمنونتانە بەس پرسیاری دووبارە منێر لەبەرەوەی بەڕاستی مافی زۆربەی هاوڕێیانمانە خۆین بەو حاڵە ناتوانین وەکو پێویست لە خزمەتانە سەبری ڕەحیم ئەڵێ سڵاوکەمترین نمرەی دەرمانسازی پەیمانگا چەندە بەڕێزم خۆتان لەکوێدا ئەنیشن سەر بە چ پارێزگایەکەن بۆ ئەوێتان بدەینی ئێستا بۆ نمونە ئەگەر من ئێستا باسی دهۆک بکەم 84 وەرگرتووە باسی سلێمانی بکەم 90 وەرگرتووە لەبەرەوە نازانم کام کۆنمرە باسکەم بۆیە تکایە کە پرسیارەکەن ینی هەتا لە یوتیوبیش لە کۆمنتەکانیش کە ئینووسن بۆ نمونە ئەتانەوێت پرسیار لەبارەی دەرمانسازی بکەن کە پێشەشی ئەینووسن بۆ دەرمانسازی بۆیە تکایە ینی شوێن دیاریکەن سپاسدانەکەن دەرمانسازی پەیمانگە و کووتمان لە 284 لە سلێمانی 89 بووە لە هەولێر 85 پوین شتێک بۆ تقریبان 86 بووە ئەگەر ئێوارانتانەوێت ئێوارانیش جیاوازە 78 بە 81 بە 86 پارالێل تقریبان 80 بە 83 عفوان لەگەڵ 88 شتێکی وایە ئەنی نازانم بۆ تکایە ئەو شوێنێکە ئەتانێت داوای لێ بکەن دقیق بزانن شوێنەکە کوێیە سپاسدانەکەم ئەگەر دیاری بکرێت ئینشاءڵڵا کچە شێخ ئەم ساڵ نمرەدا ئەبەزێ بە پشتیوانی خوای گەورە سپاس بۆ کاک محسن ئیبراهیم پور بۆ ئەو ڕیئەکتە مامۆستا بۆ پەیمانگەی پزیشکی چەند دەرەجەدا ئەبەزێت عادەتەن پەیمانگا پزیشکەکان دەرمانسازی شیکاری پەرستاری کەمتردا ئەبەزن لەبەری داواکاری زۆرە لەسەریان بۆیە تەوەقعی دابەزینی 1 تا 3 دەرەجە ئەکەین بەڵام ئەمە لەسەر کۆنمرەی خولی یەکەم ئەمە نازانین لە خولی دووەمە چی ڕوو ئەدا جارێ دیکە ئەیڵێمەوە
بەڵام ئێستا بە تەوقعاتی ئێستا ئەگەر تەماشا بکەین 1 بۆ 3 نمرە لەوانەیە داببەزێ ئینشاءالله. مامۆستا زانکۆی کۆمپیوتەر ساینس بە پارە چەندی دەوێت؟ وەکو پێشتر باسمان کرد ئەو بەڕێزەوە بزان لە دهۆک پێویستیم پێبوو لە پرسیارێکی پێشترەکە دیاری کردبوو. وەکو دەرەجە لە هەولێر 86 شێوێ، لە سلێمانی وەبزانم 80 شتێک هەر لە دەربەری 86 87 و ئەوانەیە. ئەوە وەکو زانکۆڵین، وەکو پارالێلەکەشی 2 دەرەجە 3 دەرەجە کەمتر تقریبا لەوانە، وەکو پارەژوتمان تقریبا 1,350,000 پەری ئەڵێ سڵاو ئەگەری هەیە ئەم ساڵ ئەسنان لە سلێمانی چەند وەری بگرێت زانکۆڵین و پارالێل بزانە یان ئێستا شتێکی جوانە ئەمە چین یەکسەر لە سلێمانی ئەتوانین متابعی دەرەجەکانی ئەوێ بکەین بزانین پزیشکی ددان لە سلێمانی ساڵی پار 96.857 بە زانکۆڵین بووە 96.333 پارالێلەکەی بووە، یعنی بەتەوەقوعی من دێتە 96 لە زانکۆڵین یان 95.8 بە 95 یاخود عفەن بە 95.5 ینی پارالێلەکەی حسابی دەرەجەیەک نزیکەیی دابەزینەکرێت بتەوەقع. خاڵە حەمە ڕێزسڵامم بۆ خاڵە حەمە تکایە 83 تا چەندێ بەشی بەرز وەری دەگرێت بەڕێزم، ینی ئەو پرسیارە گشتیانە تۆزە قورسن وەڵامدانەوەیان بەشی بەرز وەکو چی دڵنیابن لەوەی لە کۆلێژی زانست و بەخوارەوە وەرەگرێت، بەڵام هەندێ بەشی ئەندازیاریشمان هەیە هەفتاکان وەرەگرێت باشە، ینی ئەوە کێشێ بنە لەگەڵ ئەو پرسیارە عامانەیە بۆ نمونە ئەڵێ 94 بۆی 66 ئەو بەڕێزە دیاری کردووە کە سەیدەلی ئەوێ، بەڵام لەکوێ لە دهۆک ئەمەلی زۆرە، لە هەولێر و سلێمانی کەمترە، ئایا پارالێل ئێوە یان ئێوە زانکۆڵای نێوێ ئەها ینی تکایە وەکوتم شتەکان بە تۆزێک ئەوها گشتی نەبێت بەڕاستی لە کاتی وەڵامدانەوەیە تۆزێک کێشەمان بۆ دروستەکە. 83 ینی لە دەوروبەری پەرستاری مەعهد شیکاری مەعهد لە دەوری علوم کۆمپیوتەرە علوم ئایتیە علوم کیمیایە بچینە دەرەوەی شارەوە زۆربەی بەشە شارستانی و با بڵێن نەوت و ئەوانە احتیمالی هەیە لەبەرەوە دقیق ناتوانین هەمووی دیاری بکەین بەڕاست. محەممەد عوسمان ئەڵێ 94.66 بۆ سعودیە ئەمەلێک هەیە بەڵام ناتوانین بڵێن چونکە بەڕاستی دەرەجە دابەزین لە توپ ئامەکان و لە توبەکان بەگشتی بۆ منەوە کوتم لە دهۆک خۆی 94 وەرگرتووە باشە، لە سلێمانی و لە هەولێر 96 و پوین شتێکی وەرگرتووە، یعنی ئەمەلێک هەیە من ناڵێم نییە بەڵام بەو شێوازنێ زیاتر لە دهۆک ئەمەلەکە بەقوتە، بەڵام ئەگەر تۆ سەر بە پارێزگانەبی هەر وەکو خۆی لێ دێتەوە ینی کێشەکان لەوێ دروستە بێت. ئارا ئەڵێ سڵاو مامۆستاژیان بەشی دەرمانسازی لە زانکۆی هەڵابجە هەیە و ئەگەر هەبێ ئەم ساڵ بەڕای تۆ چەند دائبەزێ بەڕێزم دەرمانسازیمان لە دهۆک لە سلێمانی لە هەولێر هەیە لە هیچ شوێنێشتر نیمانە. وەڵامی کاکە محەممەد عوسمانماندایەوە ئەو تکاشمان کرد کە پرسیاری دووبارە زۆر نەنێرنەوە کە بەڕاستی مافی ئەوانەی دیکە ئەخورێت بەداخەوە ئەگەر بکرێت پرسیاری دووبارە مەنێرن کەمێک ئارام بگرن انشاءالله هەتا ئەگەینە یەک بە یەک پرسیارەکان. تکایە هەریا دەڵێ کەمترین کۆنەمرە لە ئەندازیاری چەندە؟ بەڕێزم 78 مانە 77مان هەیە لە ئەندازیاری هەمانە یانێ گەیشتە ئەو کۆنمرانە 78 و 77 و ئەو بابەتانە. کاکە دەشتی دەستی خۆش بە دیارە پرسیارەکەی دووبارە بۆ سڕیوێتەوە سپاسەکەین. کاکە ئارا دووبارە نردوێتەوە کاکە هەریە دووبارە نردوێتەوە تکایە ئەگەر بکرێت پرسیاری دووبارە مەنێرن لەبەر هاوڕێیانتان چونکە بە ئەوانیش مافیان نەسووتێت. با پرسیارەکانمان لە دەست نەچێت هەموو پرسیارەکان سە بزانە ئەوە کێشەکەمانە کاتێک
با بڵێن ئەوەکانە بێن کێشەمان بۆ دروست دەبێت پرسیارەکانە گوازینەوە. بازۆ منتیق ئەڵێ 82 کریدتم حساب کردووە. مەدەنی کۆیە ئەگەر هەیە وەرم بگرێ پارالێلیش ئەگەر بێت و سەیری ئەندازیاری کۆیە بکەین لە بەشی شارستانی 85.327 وەرگرتووە پارالێلی 80.733 باشە بەڕێزیشت ئەڵێ کە حسابت کردووە بووە بە 82 یعنی ئەگەوا بێ بە پارالێلەکە ئەمەلت هەیە ئینشاءڵڵا بێ منێت شوێن ساڵ ئەمەلی دەرەجە دابەزینیشمان هەیە. سڵام مامۆستا ئەو دەرمانسازیەکان وەڵامماندایەوە ئەیاد ئەڵێ مامۆستا سەرۆت 82 بۆ مەعهەد سەیدەلەی دهۆک ئەمەلی چەندە؟ ئەگەر سەیری مەعهەد سەیدەلەی دهۆک بکەین بیبینینەوە بزانین چکە بەڕاستی دەرەجەکان زۆرن پێمان لەبەر ناکرێت بەو ڕادەیە کە ئەوەی کەین بەڕاستی سەیدەلیە لە مەعهەدی کۆیە 84 زانکۆڵاینی پارێزگا بووە پارالێلەکەی 81.089 بووە ئێوارانەکەی 79.143 بووە. ئەو بەڕێزەش ئەڵێ من 82 هەیە کەواتە لە پارالێلەکە زۆر نزیکە و ئومێدیش هەیە ئینشاءڵڵا لە زانکۆڵاینەکەش نزیک بێت کە 84 ببێت ئینشاءڵڵا بای ئەوە دابەزێکە بگاتە. ئاری بایز ئەڵێ سڵاو مامۆستا سڵاو لە ئێوەی خۆشەویست سەربەرز و سەرفراز بن ئینشاءڵڵا کاکە ئارا بەداخەوە پرسیارەکانی زۆر دووبارەیە ئەگەر بکرێت پرسیارەکانی ڕابگرێت چونکە وەڵاممان داوەتەوە. کە بەڕاستی پرسیاری ئەزیزانمان لەدەست ئەڕوات پەیمانگەی پزیشکی چەندە بەڕێزم وەکو وتمان تەوەقوعی دابەزینی 1 بۆ 2 دەرەجە ئەەکەین ئینشاءڵڵا کە داببچێت. هەریات دووبارەیە پیانۆ فایر پرسیارەکەی ڕەش کردوتەوە بەداخەوە. ئاری باعیس ئەڵێ پەرستاری شێخان تا 87 بۆ سلێمانی دائەبەزێت. ئەگەر سەیری پەرستاری شێخان بکەین با بڵێن پەرستاری شێخان 91.636 وەرگرت ینی زۆر زەحمەتە بۆ 87 داببەزێت. بەڵێ کاکە ئاری وەڵامی بەڕێزیشماندایەوە مامۆستا تکای بۆم ساڵ شیکاری کەلار چەند وەری دەگرێ؟ شیکاری کەلار ئەگەر تەماشایەکی بکەین پۆلیتەکنیکی سلێمانی شیکاری لە کەلار بەڕێزم 82.389 زانکۆڵاینەکەی بووە تۆ حسابی 80 بکە لە دەوروبەرانە ئینشاءڵڵا بۆ ئەو ڕادەیە دائەبەزێ بە پشتیوانی خۆی. کاکە ئارا بەداخەوە کاکە ئارا ئەگەر بکرێت کۆمنتەکانت ڕابگری سواس دەکەین چونکە بەڕاستی زۆری دووبارەیە و جێگەی ئەو بەڕێزانە شەگرێت کە پرسیارەکە. کاکە هەریادیش پرسیارەکەی دووبارەیە کە محەممەد عوسمان ئەڵێت لە هەولێر 94 پوینت ئەوەندانە بۆ سەیدەلیە کەمێک ئەستەمە بەڕاستی سەیدەلیە بگاتە لە هەولێر بگاتە 94 ئەوانە ئەگەر پارالێلەکەی ئەمەلێکی کەمی هەیە بەڵام ئەویش ئەوەندانە زۆر نییە. لە بەری ئەڵێت ئەو داتایانەی خەڵک لە خۆیەوە دای ئەنێت ئەجینا پەروەردەش خۆی داتاکانی بڵاو نەکردوتەوە.
خاتوپەری بەڵێ ڕاستە ئێمە ئەو داتایەمان هیچ ساڵی پارە هی ئەم ساڵ نییە هیچ داتایەک ئەو داتانت ئەگەر مەبەستە کە بەڵاویان کردو بالفعل ینی من بۆیە زۆر سیقم لەسەری بوو تربیە بەڵاوی نەکردوەوە بەناوی تربیەوە بڵاو کراوەوە بەڵام لەوانەیە هی ساڵی پار بەهی ئەم ساڵ نەبێت من بۆ خۆم هەموو کۆنگرە ڕۆژنامەوانێکم متابعە کرد بەداخەوە ینی هیچ شتێکیان باز نەکرد نە نسبەی نەجاح نە ئەو شتانە هیچ شتێکیان دیاری نەکردن ئاشنا محەممەد دەڵێ مامۆستا تکات جواب بدەرەوە 85 پەیمانگا زانکۆڵین وەری ئەگرێ سەیدەلیا بەڕێزەکەم لەکوێ لە هەولێر احتیمالی هەیە وەری بگرێ بەڵێ بەڵام لە سلێمانی تۆزێک زەحمەتە لە دهۆکیش وەرێگرێت باشە بەڕێزم دنیا گروپ وڵە سلااو دکتۆر سلااو لە ئێوە زۆر سواز بۆ دنیا گروپ هەریات سۆران دەست و چاوی خۆش بێ کە کۆمنتە زیادەکانی ڕەش کردەوە دەستیان خۆش بێ و خەلگیان ساغ بێ کاک محەممەد عوسمان کاکە ئارا ئەگەر بکرێ ئەوانیش پرسیارەکان بسەرنەوە بۆی بتوانین سوود لە کاتەکەمان ببینین بۆ ئەوەی بەزوی بگەنەوە پرسیارەکانی ئەو بەڕێزانی لێمانەکەن و تاوەکو بتوانین وەڵامی هەمولایەک بدەینەوە کورتسات ئەڵێ هەفتا پۆینتە شیکاری نەخۆشەکان بە پارە لە سلێمانی وەری ئەگرێ ئەگەر سەیری شیکاری سلێمانی بکەین لە بەشی شیکاری نەخۆشیەکان لە سلێمانی 82.857 وەرگرتووە ئەوە کۆنەبرەی ساڵی پارە ئەگەر بەڕێزت هەفتات هەیە یعنی زۆر زۆر زەحمەتە لە 85 ئەوانە بێتە خوارەوە بۆ ئەو کۆنەبرەیە ئەفۆن باسی پارالێلەکەی کردو ببوورە سەیری زانکۆڵاینەکەم کرد 79.704 ئەمەرێکی زۆری هەیە ئینشاءڵڵا 77 ببوورە ئینشاءڵڵا بۆ ئەو ڕادەیەدا ئەبەزێت باشە بە ڕێزەکەم داوای لەبوردام هەندێک جار لەبەر زۆری پرسیارەکان و لەبەر زۆری شتەکان ڕەنگە هەڵاو ببێت کەنار شاکر بەداخەوە نامەکەی سڕیوەتەوە سەردەم کورد دەڵێ 95 دەرمانسازی وەری دەگرێ ئەمەلێکی کەمە ئەگەر دۆهۆک بێ بەڵێ بۆ ئەوانەی دیکە ئەمەلەکە ناڵێم نییە بەڵام تۆزێک کەمترە زیاتر لە پارالێ لەو نزیکە کە ئەو کۆنمرێ بێتەوە کاکە هەریا سۆران دەستی خۆش بێت زیادەکانی سڕیوەتەوە کاکە ئارا ئەگەر ئەوانش هەمان شتگەن لەگەڵ کاکە محەممەد عوسمان سوپاسیان نەکەین چکە بەڕاستی مامۆستا ئەگەر کەسێک حاسیبات یەکەم بێت ئەڕواتە چ زانکۆیەکی بەرامبەر بەڕێزەکەم ئەچێتە پرۆگرام سازی ئەو بڵێن بەپێ ئەو ڕێبەری ساڵی پار چکە تا ئێستا ڕێبەری ئەم ساڵ دەرنەچووە ئەوەی لە بەردەستی من هەیە ئەڵێت ئەوانەی کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر تەواوەکەن ئەستنەوە کۆلێژی ئەندازیاری بەشی پرۆگرام باشە بەڕێزەکەم کاک محەممەد عوسمان خانم دا وەڵامەکەمان داوەتەوە پێیمانوت کە چەند وەرەگرێ 82 ئەو دەوروبەرانە بوو دنیا گروپ ئەڵێ مامۆستا سرود 98 پۆینت حوتم هەیە ماشەڵڵا ماشەڵڵا پرسیاری گشتیەکە دەوە ئینشاءڵڵا کێشەت ناوێت بە پشتیوانی خوای گەورە لێی وەرەژیوی چونکە ئەو کۆنەورەی ئینشاءڵڵا بۆ گشتی گونجاوە ئەو پرسیاران دووبارەیە کاکە ئەیاد سەباح ئەڵێ سڵاوت لێبێ و ماندوو نەبی زمانی ئینگلیزی دەتوانی ببیت بە مامۆسای قوتابخانەی ناحکومی بەڕێزم ئەگە پەروەردەت تەواو کردبێ ئەگەر بنەڕەتت تەواو کردبێ و هەندێک جاریش ئەگەر زمانیشت تەواو کردبێت لە ئەهلەکان باوەڕ ناکەم ئەو کێشێت بە دروستکەم بەڵام بە شێوەیەکی گشتی خۆی پەروەردە و پەروەردەی بنەڕەت زیاتر ئەبن بە مامۆستا و هیچ کێشەیەکت نابێت بەڵام وەکو زمانی ئینگلیزی وەکو کۆلێژی زمانیا کۆلێژی زانستە مرۆڤایەتێک یان کۆلێژی ئاداب ئەوانە بەپێی یاسان ناتوانن دەرس بڵێنەوە چکە مامۆستانین وەرژێڕن زیاتر بەڵام تر لە هەندێک حاڵەتە کراوە و بینیمانە و کە دەرسی شەڵێنە کۆسکۆ بایرۆت ئەڵێ علوم کۆمپیوتەر لە سلێمانی وەردەگیرێم بە 86.1 لە علوم کۆمپیوتەری سلێمانی 81.667 وەرگرتەوە بۆ خۆی ساڵی پار کەواتە ئینشاءڵڵا بە
ئیسراحەت ئەگەر بەڕێزت 86 دەبێ بە پشتیوانی خۆی گەورە ئینشاءالله وەرەگیری کاکە ئاراد دەچوو چاوت خۆش بێ کە کۆمنتەکانت سڕیوەتەوە. مامۆستا گیان بە کریدیتەوە 77م هەیە ئایا لە ڕاپەڕین وەردەگیرن بۆ یاسا بە پارێزگا یاسا لە ڕاپەڕین بۆ پارێزگا 1940 ئینشاءالله ئەو یەک دەرەجە و 1940 دا ئەبەزێت بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله ئەمەلێکت هەیە بۆ وەرگرتن کاکە دەشتی. ئەندازیاری سۆفتوێر بە کۆنەمرەی چەند وەردەگیرن بە پارالێلیش بێ کێشەمنی خەڵکی هەولێرم بۆ کۆیش بێ دەچم. سەبارەت بە کۆلێژی ئەندازیاری بەشی پرۆگرامسازی طبعاً ئیمساڵ با بڵێن ئینشاءالله لە ڕاپەڕینیش ئەکرێتەوە. سەلاحەدین ئەندازیاری 94.36 بۆ پارێزگای زانکۆڵاین و 95.2 پارالێلەکەی بووە. وە کۆیش 92.467 زانکۆڵاینەکەی بووە و پارالێلەکەی 91.44 بووە. بە دڵنیاییەوە ئێستا پرسیاری ئەوەتان لەلا دروستە بێ بۆ ئەبێت پارالێل زیاتر بێت لە گشتیەکەی لەبەرەوەی خەڵکیی زۆر تەقدیمەکات بۆیە ئەو شەشانەمان بۆ دروستە بێ هەندە جار پارالێلەکە بەرزترە بە هیوای ئەوەی وەڵامەکەمان گەیشت بێت. ئاشنا محەممەد ئەڵێ مامۆستا تکایە جواب بدەوە یەکەم جارە پرسیارەکەی ئینشاءالله جوابیش دەدەینەوە. هەولێر مەحەز سەیدەلیە زانکۆڵاین 5 وەری دەگری ئینشاءالله خۆی ساڵی پار 85.9 وەرگرتووە بەش مشەڵاو دەرەجێدا بەزێ و ئینشاءالله وەری بگرێت. کاکە محەممەد عوسمان وەڵامی پرسیارەکەتمان داوەتەوە دووجار ئەگەر بکرێت ئەو کۆمنتانە ڕابگری سپاس دەکەین و خانم بە هەمان شێوە ئەگەر بکرێت پیانۆ فایرجارێ دیکە سڕێوێتەوە دایە عایشە پرسێت سلام عەلەیکم بێ زەحمەت ئەمساڵ پزیشکی گشتی بەڕێی ئێوە لە زانکۆ جیاوازەکان هەولێر و کۆیە چەند وەری ئەگرێت. بەڕێزەکەم ئەگەر باسی کۆلێژی پزیشکی گشتی بکەین کۆلێژی پزیشکی گشتی لە 6 شوێن هەمانە لە سلێمانی لەوانە لە هەولێر ساڵی پار 97.837 وەرگرتووە. توقعەکەین ئینشاءالله يعني على الأقل بێتە 99.5 بێتە عفوا 98.5 بێتە 98.2 سیاتا 97 ئومێدەکەین ئینشاءالله بێتە خوارەوە. لە کۆیش 98.333 يعني ئەویش بۆ 96.8 97 لەو دەورانە احتیمالی دابەزینی هەیە بە پشتیوانی خۆی. سڵاو بۆ زانکۆی ئەهلی بەشی ئەندازیاری کوردی و عەربی یەکسەر تەرک دەکرێت یان ئەبێ بگاتە 80 بە هەموو دەرسەکانەوە. بەڕێزم ئەگەر بیگرێتەوە ئەو قەرارە شوملیکە ئەبێ معادل لە 80 کەمتر نەبێت پێش تەرکردنی کوردی و عەربی. کاکە ئارا دەسوچاوە خۆش بێ زۆر سپاس دەکەین کە یارمەتیت داین. کەی دووبارە پرسیاری کردوتەوە قورئان الکەریم ئەپرسێت پرۆگرامسازی کۆیە 90 پارالێل ئەگەری هەیە وەکوتمان 91 شتێکی وەرگرتووە بەشم ئینشاءالله دەرەجە بۆ ڕادێدا بەزێ بگاتە دەرەجە و نیمێک ئینشاءالله کە وابێت وەربژێن. دای عایشە ئەگەر بکرێت پرسیارەکانتان ڕاگرن چونکە وەڵاممان داوەتەوە. هێمن هێرشە کولی زابوت چەندە ببوورە معلوماتم لەسەر ئەو بابەتە نییە داوای لێبوردنەکەم. بەڵێ ئەوانە هەمووی دووبارەن سۆما سیروان ئەپرسێت 78 زانستی چی بەشێوەری ئەگرێ دادە سۆما لە یوتیوبە وەڵامم دابوویتەوە بەڵام ئێستش ئەڵێمەوە 78 لە هەندێک بەشی کۆلێژی زانست لە بەشە پزیشکیەکانی با بڵێن پەیمانگا و لە ئیدارە اقتصاد لە پەروەردە لە کۆلێژە تەکنیکیەکان لە هەندێک بەشی ئەندازیاری بەڵام بەو مەرجەی معدل لە 80 کەمتر نەبێ دوای ئەوەی کریدیتت بۆ حساب بکرێت بێتە 78 ئەنجاتوانی کۆلێژە ئەندازیاریەکان هەڵبژێری.
هانا ڕێبوار ئەڵێت بێزەحمەت علوم بایۆلۆجی یان کۆمپیوتەر لە سلێمانی بۆ ئەم ساڵ ئەگەر کۆنگرە زۆر نەگۆڕێت بە خولی دووەم ئەگەری هەیە بگاتە چەند بە زانکۆڵاین و پاڕاڵی وەڵڵاهی زارە نازانین خولی دووەم لە چ ئاستێکایە بەڕاستی هەتاکو دەرەجە دەرنەچێت ناتوانین قسەی لەسەرکەین بەڵام بۆ خۆی ئەگەر بایۆلۆجی تەمەشا بکەین لە سلێمانی ساڵی پار 89.8 وەرگرتو ینی ئەگەر دەرەجەدا ببەزێت کە نازانین دابەزیان بەرزە بێتەوە بەڵام تەوقعکەینە تا 89 و ئینشاءالله دابەزێ سەبارەت بە کۆمپیوتەریش لە سلێمانی 1.667 وەرگرتووە ومێ دەکەین هەتا هەشتاکان هەشتا دابەزێت کورد ئەو کێ پرسیارەکەی ماوەڵام داوەتەوە ببوور ئەگەر بکرێت پرسیارەکانتان ڕشکەنەوە کاکە ئارا بەشکەم انشاءالله بتوانین وەڵامی پرسیارەکانی دیکە بدەینەوە هانا ڕێبوار جوابماندایەوە بەڕێزم سڵاو لە سلێمانی ئەندازیاری شارستانی چەندە نمرەکەی ئەگەر دابەزێت ئەندازیاری شارستانی لە با بڵێن سلێمانی 91.96 وەرگرتو ینی ئەو پەڕی تۆ 90 بۆ دابنا تا ئێستاکانە بە پێی نزیکەی باشە بەڕێزم ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن کاکە هەریاد و کاکە ئارا دەستیان خۆش بە پرسیارەکانیان سڕیەوەتەوە سوپاسیانەکەین کاکە دەشتی لە خزمەتین ئێمە ئەوەنەی بۆمان بکرێ ئینشاءالله لە خزمەتی ئەوەی خۆشەویستا بین بە هیوای ئەوەی بتوانین لەم ماوەیە هەتاگەینە کاتی خولی دووەم و دوای خولی دووەم بەلایکەمەوە هەفتانە ئینشاءالله هەوڵەدەین لە خزمەتتان نابین بە 2 لایف بە 3 لایف بەڵام بڕوان پێ بکەن ینی لەلایەک داوامکردنمان هەیە لەلایەک ئیشوکاری دەرەوەمان هەیە لەلایەک ئیشوکاری کەناڵمان هەیە ینی بڕوان پێ بکەن زیاتر لە 1000 پرسیارم لە یوتیوبە بۆ هاتووە نزیکەی 300 پرسیاریشم لە ئینستاگرامە بۆ هاتووە ئەنی بۆ یەکەم جارە من پرسیار لەلام بگاتە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ وەڵامم نەدابێتەوە بەداخ ئێستاکانە ینی بەتایبەت ئەم ڕۆژی جمعەیە تەرخانم کرده بوو وەڵامێکی زۆرم داوەتەوە ئینشاءالله هەوڵەدەم لە ماوەی ئەم هەفتەیە تاگاتە سەر وا بکەم ڕۆژانە هەموو پرسیارەکان جواب دەم ئینشاءالله و لەگەڵ ئەوەشە هەوڵەدەین لایفمان هەبێ بەڵام یەک تکام لێتان هەیە ینی کە پرسیارەکەن تۆزێک سەبر و ئارامی و تەحملتان هەبێ چکە بەڕاستی ئەو کێشەیەمان هەیە کە پرسیارەکەن یەکەمش دەڵێت خوا ئەخر کاکە تۆ جاری وایە من ئەو وەڵامانە نابینم ینی بۆ ئەکەن چۆنڵی گوناهبار بین ینی تکامان وایە تۆزە سەبرتانە بێت کە پرسیارەکەن ئەرکە لە سەرمان جارێ دیکەش ئەڵێمەوە ئەرکە لەسەر شانمان جێبەجێکەین و وەڵامتان بدەینەوە پێویست بەوە ناکات پێمان بڵێن تکایە پێویست بەوە ناکات پێمان بڵێن بێ زەحمەت بەڵکو بڵێن وەڵام بدەنەوە ینی چۆنەڵێ لەسەر سیغەی ئەمر بێ بەسەر ئێبێ چکەوە وازوی سەرشانی ئەمێ کە زانیاریەکمان لەلای خزمەتتان کرد بەڵام یەک تۆزێ سەبر و ئارامنیتان هەبێ ئەزانم قەلەقن ئەزانم کێشتان لەگەڵ دەرەجاتا هەیە ئەزانم هەموو شتەکان ینی لەگەڵتانان بڕوا بکە بەڵام ئیش بە پەلەپەل بە هەندێک حاڵەت بە قەلەقی و بە دڵخۆ سەغڵەتکردن ناگەیتە نەتیجە تکایە دائیمەن ئارام لەسەرخۆ تۆزێک بە هێدی و ئارامیەوە بیر بکەنەوە دنیا ئەوە نییە کە تۆ دەرەجەت نێنە هەموو شتێک کۆتایی هاتبێ نەخێر قەناعەتی منوانە ئەگەر بمبورن من ئەڵێم هەر شتێک کە ئیمڕۆ بەدەستم هێنا خی گەورە کردی بە قسمەتم دووشتی بۆ کردوم یەکەم خراپەیەکی لە درخستومەتەوە دووەم باشترین شتی کردو بە قسمەتم بۆیە تکایە ینی کاتێک کە قسمەتێکی خی گەورە دێ بەلاتانە ئێوە هەموو شتێکتان کردو خوێندنی خۆتان کردو هەوڵی خۆتان داوە لە کاتی وەڵامدانەوەیە زۆر دقیق بوونە زۆر جددی بوونە لەسەر ئیشەکانتان بەڵام دیارە خی گەورە ئەو های پێ باشتر بۆ کە تۆ ئەم کۆنەمرەیە بێنی بنێرێتە شوێنێک کە خۆی حەزی پێێت خۆی پێی باشە تۆ لەوێ بیت ینی من نامەوێت کاتەکە بە شتی دیکەوە بکوژم بەڵام حەزەکەم یەک شتێک سەربردەی ژیانی خۆم باز بکەم لەگەڵ ئێوەی خۆشەویستە من ساڵی خوێندنی 98 بۆ 99 کە پۆلی دوانزە بووم ئەو کاتە پۆلی شەشی ئامادەیان پێ ئەوت نەخۆشکەوتم معدلم 63 دەرچوو هیوایەتم بەشی شیکاری نەخۆشیەکان بوو ساڵی من لە کۆیە 64 هاتەوە
ساڵی پێش من 57 وەرگرتەوە بۆیە چوومە بەشی گەیاندن لە قسمی کارەبایە با بڵین لە مەعهەد کە تەواوم کرد 15 ساڵ چاوەڕێم کرد بگەڕێمەوە هەندەسا پرۆگرام سازی چکە ئەچوینەوە ئەوێ بۆیان نەکردی ناچار هەستم اختصاصم گۆڕی چوومە مەعهەد شیکاریم خوێن پاشان کۆلێژ شیکاریم خوێن الحەمدولیلا سەفەری کۆریان بە قسمت بوو یعنی بۆیە بە تەجروبە قسەتان لەگەڵاکەم ئەوەی خوای گەورە بۆ ئێمەی داناوە ئەوەی خوای گەورە ئەیکا بە قسمەتتان زۆر لەوە باشترە کە خۆمان بیری دەکەین بۆیە کۆتایی هەموو شتێک نییە ئەم شتانێکی ئێستا بەسەرمان هاتووە ئەو دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم کە لەگەڵمانان من زۆرم پێخۆشە قوتابیان و خوێنکاران لە خەت بن لەگەڵمانە بە خەمی داهاتویانەوە بن بەڵام قەلق نەبن خەمخۆر بن خەم مەخۆن ئارامگر بن قەلق مەبن ئاشی ئینشاڵڵا با بەردەوامین کاتەکەمان بەو شتانە زۆر نەکوژین پیانۆ فایر ئەڵە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە 88 چ وەری دەگرێت ئەو پرسیارە تۆزێک گشتیە ینی ئەوە سەرەتا باسی ئەوەمان کرد بەڕێزم تەکنەلۆژیای زانیاری لە کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی 84.4 وەرگرتووە هەموو بەشە ئەندازیاریەکان ئەندازیاری گەیاندن نەوتوزە میکانیک توانای کارەبای پلانسازی شار ئەمانە هەر هەمووی لە خوار لە 81 بخوارەوە باقیەکەی دیکەی بەشەکانی دیکە وەری ناگرێت ئەگەر بێت و سەیری کۆلێژ تەکنیکی کارجێڕەکان بکەین هەمووی وەرێگرێت لە کەلار هەموو بەشەکان وەرێگرێت لە دەرمانسا هەتا پەیمانگە پزیشکەکانیش بەشە پزیشکەکانی پەیمانگەی سلێمانیش تقریبن ئەو کۆنمرێ ئینشاءڵڵا هەمووی وەرەگرێت ئەم پرسیارانی دیکە هەمووی دووبارەن بەداخەوە کانی ئەڵێت فەیدەلیە بە پاڕالێل لە هەولێر وە لە دهۆک دەرەجەی وەری دەگرێت چەندە بەڕێزم ئەگەر باسی کۆلێژەکەیت کۆلێژەکان بریتین لە هەولێر دەرمانسازی 96.077 بۆ زانکۆڵینی پارێزگا وەرگرتووە و 96.667 بۆ گشتێکی وەرگرتووە لە دهۆک 94 وەرگرتووە بۆ پارێزگا 96 وەرگرتووە بۆ گشتی باشە بەڕێزەکەم ئەگەر باسی با بڵێن دەرمانسازی وەکو مەعهەدیشەکەی 84 وەرگرتووە بۆ پارێزگا وە گشتێکەش ناتوانێت تەقدیم بکات لە بەرۆی پەیمانگە تەنها تایبەتە بە کەسانی پارێزگاکە خۆیان لە هەولێریش وەکوتمان 85 وەرگرتووە بە 83 نۆنۆ ئەڵێت مامۆستا پەرستاری چەندی دێنێ بەڕێزم کۆلێجەکەی 93 بوو هاتۆ حسابی 92 نی و 91 و 92 بۆ بکە بۆ ئەم ساڵ پەیمانگاکەشی 83 بوو وابزانم ئەگەر هەڵا مامۆستا ئەی ئینگلیزی لە هەولێر و سۆران ئینگلیزی سێ جۆرمان هەیە بەڕێزەکەم ئەگەر با بڵێن لە پەروەردەی بنەڕەتمان هەیە لە سۆران ئەگەر تەماشایەکی بکەین لە سڵاحەدین پەروەردەی بنەڕەتی زمانی ئینگلیزی 75.02 وەرگرتووە لە سۆران 7.1 وەرگرتووە وەکو پەروەردەی بنەڕەت ئەگەر وەکو پەروەردە تەماشای بکەین لە سۆر لە سڵاحەدین زمانی ئینگلیزی 8.8 وەرگرتووە و لە سۆرانیش پەروەردەمان نییە تەنها پەروەردەی بنەڕەتمان نییە و لە کۆلێژی زمان ئەگەر تەماشا بکەین سەلاحەدین 77.4 وەرگرتووە و لە سۆرانیش هەفتایی وەرگرتووە باشە بەڕێزەکەم ئەحمەد نەزار ئەڵێ ئەندازیاری سۆفتوێر بە کۆنمرەی چەند وەردەگیرێن بە پارالیلیش بێ کێشەم نیە خەڵکی هەولێرم بۆ کۆێش دەچم بەڕێزم وەڵامی جەنابیشتمان دایەوە کە ناشاکرێ لە سڵاو ناوچێ هەولێر لە بەشە پزیشکەکان کوێوەری ئەگرێت لە پەرستاری و وەرە خوارەوە احتمالە مایکرۆبایۆلۆجیش ئەگەری وەرگرتنی هەیە مایکرۆبایۆلۆجی پەرستاری شیکاری نەخۆشیەکان بایۆلۆجی پزیشکی کیمیای کلینیکی ژیانی یان
تەندروستی کۆمەڵ، خۆراکزانی و پارێزی ئەوانە هەر هەمویان ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت. خانم وەڵاممان دایەوە، کوردی کەی وەڵاممان داوەتەوە، 82 بۆ مەحەدی سەیدلەی دهۆک باشە، ناڵێم خراپە ناشڵێم باشە لە وەسەتایە چونکە 84 وەرگرتووە ئەگەر دوو دەرەجەدا بەزێت بە زانکۆڵاینەکەی وەرەگیری ئەگەرنا ئەبێ بیر لە پارالەیەکەی بکەیتەوە. ئەو بەڕێزانی دیکە هەمووی وەڵاممان داوەتەوە. قورئان کەریممان هەولێرم ئەگەری هەیە کۆیە وەرمگرێ بۆ پرۆگرام سازی یان ڕاپەڕین بە نمرەی 88 بۆ کۆیە بە 88 زەحمەتە لە ڕاپەڕینش لەوێ ئینساڵەکرێتەوە بە ڕێز لە هەولێر دانیشی پارێزگار نییە گشتی حسابە لەسەرت هەرچەندێ دەرەجەی دیار نییە بەڵام تەوەقوعەکەم ینی نزیک بێتەوە ئینشاءڵڵا بەشکم دەرەجە بەو شێوازە بەرز نەبێ بتوانین لە ڕاپەڕین سودێکی لێ بینیە ئەوەتانێ کۆیە لە 92.5 بێت 88 کە زۆر زەحمەتە 4 دەرەجە بەزێ بەڵام قسمەتی خۆی گەورەی ئینشاءڵڵا بەشکم ئەگەر ڕوو بدات. بەڵێ سمارت ستەدی ستودنت ئەندازیاری شارستانی لە سنووری پارێزگای هەولێر بەڕای خۆت دێتە چەند کەمترینی؟ بەڕێزەکەم لە شارستانی لە سنووری هەولێرە لە هەولێر هەمانە 90.88 تەوەقوعی 89 و بەسەرەوەی لێەکەین و لە کۆی ئەندازیاری شارستانیمانێکە 85.327 وەرگرتووە تەوەقوعی 84 لێەکەین ئینشاءڵڵا و سۆران 85.16 وەرگرتووە تەوەقوعی 84 لێکەین لە دەوروبەرانە ئینشاءڵڵا تەنها لەو سێ زانکۆی هەمانە لە سنووری هەولێرە. بەڵێ ئەوانە هەمووی دووبارەن. هێلین ئەڵێ سڵاو مامۆستا 89.24 لە هەولێر لە کوێ وەردەگیرێت؟ بەڕێزم شیکاری و ئافۆن شیکاری بایۆلۆجی پزیشکی لە شارستانی لە کیمیای کلینیکی ژیانی احتیمالی هەیە تەندروستی کۆمەڵ ڤێرتەرنەری لە بەشەکانی تری ئەندازیاری جگەل لە تەلارسازی و پرۆگرام سازی ینی ئەمەلی ئەوانەت هەر هەمووی هەیە ئینشاءڵڵا. ئیسلام دین ماڵێ سلام عەلەیکوم و عەلەیکوم سلام و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکات 55.6 تا 60 لە دەرەوەی هەولێر لە چی وەردەگیرێ بە تایبەت لە شەقڵاوە؟ وەڵاهی کارجێڕی کار و سیستمی زانیاری کارجێڕی و ئەگەر عەلمی بیت گەشت و گوزار و ئەوانە سادەیان لێەکەی ئینشاءڵڵا. دایە عایشە وەڵامی پرسیارەکەمان داوەتەوە کاکە ئارە وەڵاممان داوەتەوە زێباری ئەڵێ 84 لە دۆ یاساوەری دەگریتن بەشی یاسا لە دهۆک 84.006 وەرگرت ینی ئینشاءڵڵا کۆنەورەکەت هاوشانە لەگەڵ ئەوەی خۆیە ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی گەورە کێشت بۆ دروست نابێ بەڕێزەکە. دەست خۆش بۆ ئەزیزانم کە ئەو کۆمنتیان نووسیوە. کچە خەزان ئەڵێ مامۆستا 69.2 بەڵام دوو دەرزم هەیە ئەگەر کەمێ بەرزی کەمەوە چی وەرمەگرێ؟ هەفتاکان لە سنووری بەڵام نەینووسیوە لە چ شارێکایە هەفتاکان و 69 ئەوانە زیاتر پارالێل و ئێوارانی مەعهەدە پزیشکیەکان و ئەوانە سودی بۆت ئەبێت ئینشاءڵڵا تا لاخۆشمان نەکراوەتەوە بە ئینشاءڵڵا بورن داوای لێبوردنمان هێشتا هەفتەمە باش. وەکوتمان کچە خەزان بۆ بەڕێزت عادەتەن لە دەوروبەری مەعهەدە پزیشکیەکان یان کۆلێژەکانی کۆلێژ تەکنیکی کارجێڕی یان ئیدارە اقتصاد یان پەروەردە و ئاداب و ئەوانە زیاتر ئیسفادەی لێ ئەکرێت. سمارت ستەدی وەڵامی پرسیارەکەمان داوەتەوە ئەگەر بکرێت پرسیارەکان ڕابگری سواس دەکەین.
توبعامی سلێمانی ئەگەری هەیە بگاتە چەند؟ بەڕێزم توبعامی سلێمانی بۆ خۆی هەشت و شتێکی وەرگرتووە 98.031 یعنی تەوەقوعی ئەو پەڕی 97.9 و 97.4 لەو دەورانەی لێ ئەکرێت ئینشاءڵڵا زیاتریش دابەزێ بەڵام تەوەقوعەکان جارێ ناتوانین زیاتر ئەوە بکەین ئەیاد کورسا دەڵێ 7 سوەرشیشی ئەندازیاری وەردەگرێت سلێمانی بەڕێزم 7 زەحمەتە بەشی ئەندازیاری وەری بگرێت لەبەر ئەوەی تۆ پێویستە لە سەروی 80 هەبێت تاوەکو بتوانیت بەش ئەندازیارەکان هەڵبژێت ڕانا لە مامۆستا 95.4 چی وەردەگیرێ وڵای 95.4 ئومێدی دەرمانسازی لێکین ئینشاءڵڵا پارالێلی ئەسنان با بڵێن پەرستاریە شیکاریە بێهۆشکاریە لە سلێمانی ئەگەر لە سنووری سلێمانیە بێ بەڕێزت ئەگەر نا با بڵێن لە هەولێرا بی بایۆلۆجی پزیشکی و شیکاری و با بڵێن کیمیا کلینیکی ژیانی مایکرۆبایۆلۆجیەوانە استفادەیان لێ ئاراڵێ مامۆستا گیان دهۆک سەر بە پارێزگای هەولێرە نەخێر بەڕێزم دهۆک بۆ خۆی سەر بەخۆی و پارێزگای خۆی هەیە و زانکۆکانی زاخۆ پۆلیتەکنیکی دهۆک دهۆک خودی خۆی ئەو سێ زانکۆیە لە سنووری پارێزگای دهۆکان مەحەلی بەردەڕەشمان هەیە زاخۆمان هەیە ئاکرێمان هەیە ئەوانە هەمویان سەر بە پارێزگای دهۆکن و هەولێریش پێنج زانکۆی لێ کە پزیشکی ئەوە سەلاحەدین سۆران کۆیە پۆلیتەکنیکی هەولێرە ئەو سلێمانیش بۆ خۆی پارێزگایشی سەر بەخۆیە ئاشنا محەممەد مامۆستا پەیمانگەی دەرمانسازی لە هەولێر دەتوانی پێم بڵێ کە پارالێل و ئێوارانی پارەکەی چەندە 1,100,000 بەڕێزم هەولێر 94 شێوەری ئەگرێت 94 لە پارالێلی دەرمانسازیەوە بەرەو خوار کە پەرستاریە مایکرۆبایۆلۆجی پزیشکیە شیکاریە ئەوانە پێیادیتە خوارەوە نزیکە لە با بڵێن پرۆگرامسازی هەولێرەوە ئەگەر لە سنووری هەولێرا بێت لە پرۆگرامسازی کۆیە لەوانە ئیشاڵڵا ئیسفادەی لێکەین پەرستاری کۆلێژ لە شێخان دەبێتە چەند بە پێشبینی خۆت ئەگەر هەڵام ناوچێک و شتێکی وەرگرتووە لەوانەیە بێتە دەوروبەری 90 شتێک کەمتر یان زیاتر هەلوم کیمیان دەگاتە 80 شارێک ئێمە لە ڕاپەڕین هەمانە 65 وەرگرتووە لە هەندێک شوێنی تر با بڵێن چۆنەڵی زیاترە 75 ئەوانەیە ئەگەر شوێنەکەت دیاری کردایە ڕەنگە زیاتر مانتوانێت خزمەتی جەنابەت بکەین بۆ ئەوەی بە وردی پێت بڵێن لە شوێنێت زۆری دووبارێ ئەمانە ماشەڵڵا هات ستاکان زۆرمان بەداخەوە لەدەست ڕۆی نازانم لەگەڵ نوێبوونەوەی خەتا بوو شتێکی لەو بابەتە بوو مستەفا مەلازادە لە سەلام ئوستاد پەرستاری باشترە یان پرۆگرامسازی وەڵاهی پرۆگرامسازی پەرستاری خەریکە شتەکە بێتامە بێت خەڵکیێکی زۆر ڕووی لێ کردووە ینی لە زانکۆ ئەهلیەکان لە زانکۆ حکومیەکان لە مەعهەدەکان مەعهەدی ئەهلی مەعهەدی حکومی پارالێل ئێواران نازانم چی ئەوەنە زۆر بووە ینی خەریکە ئێستا ئیشوکار بۆ شێوازەی جاران نەماوە بۆ شیکاری بۆ پەرستاری بۆ ئەو بابەت یان محەممەد نووسێتی معقولە بەڵام نازانم ڕاستی وەکوتم پرسیارێکی زۆرمان لێ ڕۆیی بەداخەوە نازانم هۆکاری ئەو پرسیارە چییە ئەگەر لە مستەقبەلا دووبارەی کاتەوە سپاس هەشتای زانستی لە پارێزگای دۆک بەشی سروشتی هەشتا و لە ئەم لا تۆزە زەحمەتە بەڕاستی
لەبەرەوەی ئەگەر سەیری چارەسەری سروشتی بکەین لە هەولێری پزیشکی 89 وەرگرتووە بەڵێن ئەگەر شتێکی حسابکەین 90/89 لە با بڵێن هەولێر پۆلیتەکنیکی هەولێریش 87/84 ئەنی زەحمەت ئەوەنانە دابەزێت بگاتە هەشتاکان بۆ خەڵکی دۆهۆک بەداخەوە لە سلێمانی 95 کوێ وەریەگرێت لە سلێمانی تقریبەن بێهۆشکاری و پەرستاری و شیکاری و ئەو بابەتانە زیاتر خۆی بینێتەوە لەگەڵ تەلارسازی شارستانی و ئیتر پێیابێتە خوارە بۆ علوم و بۆ ئەو بەشەکانی تری هەندەسە ئوستاز ئەگەر پەیمانگەی دەرمانسازی تەواو ئایا چۆن دەتوانین زانکۆی بخوێنیتەوە ئەگەر بتوێت دەرمانسازی بخوێنیتەوە پێویستە یەکەمی سەر پارێزگاکەت بی لە هەردوو ساڵەکەیە بەو شێوازە ئەتوانی بگەڕێیتەوە ئەگەر نا دووەم بیت ئەچیتە کولی علوم بەشی کیمیا سێمیش بیت دێیتەوە بۆ شیکاری نەخۆشیەکان لە زانکۆ پۆلیتەکنیک ئەگەر هەڵ نەبم 78 وەرگرتووە زەحمەت بۆ 75 و ئەوانەدا ببەزێ بەشی یاسا لە هەڵابجا عەفوەن 80 وەرگرتووە زەحمەت بگاتە 75 دالیا جەزا ئەڵێ 82 زانستی پەیمانگای پزیشکی بەڵێ لە پەیمانگە پزیشکەکان پەرستاری ئەفۆن دەرمانسازی لێ دەکە ئەوانی کە هەمووی ئەمەلی هەیە ئەگەر لە هەولێریشبی بۆ ئێوارانی دەرمانسازیش کێشەت بۆ دروستکراکەی ئینشاڵڵا پێشوو ئەڵێت مامۆستا ئەڵێم بۆ دەمانچێت بەڕای تۆ ئەگەر بێن بەڕای تۆ پێویستە کۆلگەی چەند بێت لە هەر شارێک بێت مەمنون ئەبم ئەگەر جواب بدەیت بەڕێزەکەم ئەمە ڤیدیۆکانمان داناوە ئەتوانی بیبینی گشتی حسابەکرێت بۆ خەڵکی کەرکوو لە هەموو پارێزگاکان لەبەرەوەی دانیشتی پارێزگاکانی هەرێم نین بە گشتی حسابەکرێت بۆیە لە سلێمانی 99 تۆ تەوەقعی 98 بۆ بکە لە هەولێر 98 تەوەقعی 97 بۆ بکە ینی بەو شێوازە ئەو دەرەجانەی کە هەیە گشتەکان ئەبێ حسابی لەگەڵا بکەین تەوەکوتم بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری پزیشکی گشتی بکەین لە هەولێر گشتەکان بەو شێوازە هەولێر سلێمانی 99.667 هەولێر 99.2 گەرمیان 98 کۆیە 98 دهۆک 99.667 زاخۆ 98 باشە بە ڕێزەکەم تو لەوانە حسابی 98.5 بۆ 99ەکان بکە حسابی 98.2 بکە این دەرەجەیەک تقریبان دابەزێنە بە نزیکەی لەو دەوروبەرا بێت بڵاو بۆ زانکۆی ئەهلی ئەتوانیت عەرەبی تەرک بکەی بۆ هەندەسە تایبەت ئەمریکیەکەی سلێمانی بۆ خۆیان زانیاریم لەسەر ئەهلی نییە بەڵام وا بزانم ئەتوانیت بەو شەرتی معادلە لە 80 بەسەرەوە بێت ئەندازیاری شارستانی لە هەڵەبجە 78.6 وەرگرتووە دەوروبەری 78 77 و نیو لەو دەورانە تەوەقعەکەم بمێنێتەوە لە سلێمانی 95 کە وەردەگرێت وەڵامماندایەوە کاکاوە بەڕێز ئەبێت ئەم ساڵ ئەبێت کۆلێژی یاسا لە زانکۆی سەلاحەدین ببێت بە 79 گەر هەڵە نەبم یاسا لە سەلاحەدین 80 وەرگرتووە 80 خۆین ئەوەندانە ئەمەلێکی کەم هەیە 79 ڕێک نا بەڵام ڕەنگە سەروی 79 ئەمەلێک هەیە ئینشاڵڵا بگاتی شەست لە پەیمانگەی هەر شارێ بەشی پەرستاری وەرەگیرێ بە هەر جۆرێ بێواتەوە پاراویان هەرسی بێکێشەوی هیچ ئەمەلێک نییە چکە پارێکە کەمترین دەرەجە لە شیکاری نەخۆشیەکان لە تەختە 64 بووە تقریبا 64 و شتێک زەحمەت ئەمساڵ بێتە 60 چکە داواکاری زۆری لەسەرە بێ زەحمەت دەرەوەی پارێزگا کێشەی هەیە بۆ وەرگرتن یان ئەگەری کەم هەیە وەربگیرن نا بە پێچوانەوەدای من دەرەوەی پارێزگاکان تەڵەبە کەمتر بۆ ینی ڕووی لێکاگە کۆلێک بۆ نەکۆیە سۆران هەڵەبجە گەرمیان خەڵک کەمتر ڕووی لێکا لەبەرەوە ئەمەری وەرگرتن دائیمەن زیاتر و دەرەجەی نزمترە هەشتا زانستی لە پارێزگای دۆ بەشی چارەسەری وەڵام
وساس ئەگەر پەیمانگەی دەرمانسازیتەوە بکەی ئەوەشمان وەڵام دایەوە ئەو پرسیارانە هەمووی دووبارەیە تا کاتی ئیبراهیمی. سەلام ئوستاز پەرستاری ئەوە وەڵامان دایەوە ئوستادی زانستی پەیمانگەی پزیشکی وەڵامان دایەوە کاتی ئیبراهیمی دەڵێ لە 65 بۆ 67 کولێشی طبی وەریدەگرێ ئەهلی یان پارالێل مشکلە نیە کولیە باز مەکە بۆ کۆنمرەیە زۆر زەحمەتە مەگەر تەندروستی کۆمەڵ و خۆراکزانی و پارێزی بە پارالێلەکەی ئەگەر ئەوەش تەوقع ناکەم دابەزێت بە ئەو کۆنمرانە لە پەیمانگەکانیش زەحمەتە بە زانکۆڵاین زیاتر لە کۆیە و لە سۆران و شەقڵاوە ئەوانە ئەو کۆنمرەیە احتیمالی وەرگرتنی هەیە بە زانکۆڵاین زیاتر بە پارالێل و ئێواران مەجای کەمترین نمرەی ئەم ساڵ ئەندازیاریی چەند و بیکۆیەش تەلارسازی لە با بڵێین لە کۆیە 92.8 وەرگرتووە بە ئەو پەڕی بێتە 90 لە سەلاحەدینیش 94.56 وەرگرتووە ئەو پەڕێکەی بێتە 93 ئەومان وەڵام دایەوە کەمترین نمرەی ساڵ ئەندازیاری وەڵاممان دایەوە هەشتای زانستی لە پارێزگای دێوبەشی چارەسەری وەڵاممان دایەوە ئەندازیاری شارستانی بۆ هەڵاتدا ئەوەشمان وەڵام دایەوە بەداخەوە دووبارە پرسیارەکان دووبارەی زۆر تایە و دووبارە کۆمەڵێک پرسیارمان لەدەست ڕاتەوە بەداخەوە ساهەم تۆگەراوە کەمترین نمرەی ئەم ساڵی ئەندازیاری وەڵاممان دایەوە کاوە عەباس وەڵاممان داوەتەوە ئەوەشمان وەڵام داوەتەوە دالیا سادی زانستی وەڵام داوەتەوە تەلارسازی باشترە بە ئەکیدی کاکە ڕێگی ئەوەشمان وەڵام داوەتەوە کاکە ئەلەن مامزاب داوەتەوە دیار گەیمی ئەڵێ وەڵامدا ئەوەشمان وەڵام دایەوە شوخان وەڵام دراوەتەوە بەداخەوە پرسیاران زۆری دووبارەیە هەشتا بەڵێ ئەتوانین ئەندازیاری بە بێگومان ئەوە شک و گومانی تیا نیە لەبەرەوەی 1970 مان هەیە لە ئەندازیاریەکانە کەمترین نمرەی ئەم ساڵ ئەندازیاری تەلارسازی وەڵاممان دایەوە طبی سلێمانی بە پارالێل دایە ئەگەر مەبەست طوبعامە پارالێلەکەی بۆ پارێزگان 97.143 بووە ئەو پەڕەکەی بێتە 97 96 و زەحمەت بێتە 96.8 ئەوانە یعنی ئەو تۆزێک زەحمەتە بەڵێ حەسەن کەیفی ئەوانە هەمووی وەڵام دراوە هەمووی بەڕاستی دووبارەی بەداخەوە فەقێ ئیسماعیل ئەڵێ گەورەتخوا جواب بدەوە خۆم 77.4 هێنا بە دەرەجەی 10 و 11 بوو بە 81.4 لە زانستی دانیشتووی هەولێرم لە هەولێر چی وەرم دەگرێ حەت پەرستاری یان مامۆستای ئینگلیزی وەرم دەگرێ بەڵێ هەردووشیان ئینشاڵڵا وە پشتیوانی خۆی گەورە وەردەگرێ پەیمانگەی شیکاری نەخۆشی 75 وەری دەگرێت لە شەقڵاوە بە پارالێل و ئێواران ئەگەری هەیە بەڵام زەحمەت بە زانکۆڵاین وەری بگرێت با دڵنیاش بینەوە بزانین ساڵی ڕابردوو چ کۆنمرەیەکی هەبووە شەقڵاوە شیکاریەکان 73 بووە ئینشاڵڵا ئەمەل هەیە وەڵا ببوورە وامزانی زیاتر بۆ ئینشاڵڵا وەرەگرێت 94.6 بەشێک وەری ئەگرێت 94.6
لە پارالێلی دەرمانسازیەوە حسابی لەگەڵا بکە هەتا ئەگاتە خوارەوە با بڵێن ئەمە پەرستاریە، مایکرۆبایۆلۆجیە، تەلارسازیە، پرۆگرامسازیە ئەوانە هەمووی پێیا بێتە خوارەوە بەڵام لە پارالێلی سەیدەلە سەر ناکرێت ئەوش ئەگەرێکی کەمی زانستی کۆمپیوتەر لە دەرەوەی سلێمانی یان تەکنۆلۆژیای زانیاری بازرگانی کامیان باشترە هەلیکاری کامیان زیاترە قەناعەتم وایە ئەوەی بازرگانی ئایتیەکە باشتر بێت ئینشاڵڵا تۆش نەجات و ئەبێ ئینجا چاک ئەوە نووسراوە کەمترین کۆنەمرە لەوە کەمتر وەرنەگیراوە بەڵێ کە نووسری کەمترین کۆنەمرە ئەوەیە کە لەو دەرەجەیە کەمتر وەرناگرێت بەرزتر مشکلێ نییە بەڵام لەوە کەمتر وەرناگرێت هەشتا دووی زانستی ئەو مەڵام داوەتەوە لە سنووری سلێمانی 64 بەڕێز دەکەم زیاتر پەیمانگە ناپزیشکەکان با بڵێن هەندێک کۆلێژ و ئەو سوودی لێبێت طبی سلێمانی بە پارالێل وابزانم وەڵامی ئەو پرسیارەشمان داوەتەوە ئەگەر هەڵە نەبم من 97.143 و حسابی 97.6.8 ئەو دەورانەی بۆ بکە لە وەڵام داوەتەوە بەداخەوە کەمترین نمرەی ئەم ساڵی ئەندازیاری تەلارسازی سلاحەدین تەوەقوعاً ئەوشمان جواب داوەتەوە هێشوو جاسم بۆتانی ئەڵە پەیمانگەیشی کار نەخۆش 75 وەرەگرت لە شەقڵاوە ئەوشمان وەڵام داوەتەوە ئەسینات تکایە ئەگەری هەیە بەشی تەکنۆلۆژیای زانیاری تەکنۆلۆژیای زانیاری ئەگەر هەڵە نەبم لە کۆلێژی زانست هەمانە کە بەس لە سلێمانی ئەویشمان نییە تەنها لە بازرگانی هەمانە لە بازرگانی 74 وەرگرتووە لە سلێمانی 74 بەڕێزی شت بڵێ بوو 65 بۆ 74 ئەگەر بە پاران لە سلێمانیش زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیش هەمانە لە کۆلێژی ئینفۆرماتیک 84 بە 78 ئەگەر پەیمانگەکەی پەیمانگەی کۆمپیوتەری سلێمانی زانستی کۆمپیوتەر 68 وەرگرتووە وەکوو پەیمانگە ئەوانە دووبارەی داخەوە ئاێڵی کاک سروجیان لەسەر بەشەی یەکەم بێت ئەگوازرێتەوە بۆ پرۆگرامسازی کاک سروجیان خۆش کرد وتمان لە کۆلێژی زانست بەشی کۆمپیوتەر یەکەم بی ئەگەڕێتەوە ساڵکۆژی ئەسەرزاک ئەوانە هەمووی دووبارەیە کاک جاسم دووبارەیە ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە زەمزەم ئاکرەی ئەڵێ بێ زەحمەت دەرێ پارێزگا کێشەی هەیە بۆ وەرگرت ئەوش وەڵام داوەتەوە کاکە ئاریمان جواب دایەوە محەممەد جواب دراوەتەوە شوو مستەفا ئاری مامۆستاجیان جیۆلۆجی نەتی سۆران دەتوانێت کوردی و عەرەبی تەرەت بکەین نەخێر ناتوانێت بۆ ئەوەیان ناتوانێت پرسیاری دووبارەم بەداخەوە پرسیاری دووبارەمان گەلێ زۆرە هەمووی دووبارەیەوە ئێستا زۆر جار لەو بینانە پرسیار هەیە کە ئێمە نایبینین وەڵامەکەشی ئەفەوتێت ئەوەی دووبارە تایە بەڕاستی هەمووی دووبارەیان بەداخەوە
ئەمە یەکەم جا داوامان کرد کە پرسیاری دووبارە زۆر نەبێت بۆ ئەوەی بتوانین وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە، بەڵام بەداخەوە دیارە هاوڕێیانگویان بۆ نەگرتین. وانە هیچ دووبارە ماریا خانم وەڵی نازانم پرسیاری بەڕێستم نەبینیوە تاوەکو وەڵام بدەمەوە. هێمن عەبدوڵڵا ئەڵێ تکایە بەڕێز ئەگەری چەندە 83 وەریگرێت دەرمانسازی پەیمانگەی سلێمانی دەرمانسازی وەڵاهی ئەگەرەکەی کەمە زیاتر لە پارالێل ئەگەری هەیە 89 90 تۆزێ زەحمەت دابەزێ بە ئەو خوێندەیە. ئەگەر بۆ پزیشکیدان لە دەوەک وەربگیرێت یەکەم ساڵ لەوێ بیت بۆ ساڵی دووەم توان بگەڕێم بۆ سلێمانی یان هەولێر یان شارێکی دیکە. بەڕێزم وەکو ئەتوانین معادلە لە 70 کەمتر نەبێت یان عەقد زەواج و ئەوانەت هەبێت یان دوور بێت خوێندنی دایک یان باوک لە ئەسنای دەوام تا ئەوانە هەر هەمووی ڕێکارن و هەروەها لیژنەی پزیشکیش یا راپۆرتی پزیشکی یەکەمتر پشتی پێبەستێت. بەڵام کێشەکە لەوەیە زۆرجار تۆ ئەگەڕێیتەوە سلێمانی بەڵام دێیتەوە مەرحەلەیەک بەهۆی جیاوازی سیستەمی خوێندن یاخود بەهۆی ئەوەی دوو دەرس زیاترت جیاوازی هەبووە لە کاتی خوێندندا. پەرستاری هەولێر ئیسماعیل واڵێ پەرستاری هەولێر ئەگەر کۆلێژ بڵێ لە دەوروبەری 92 ئەوانەیە و پەیمانگاکەشی 83 تەقریبا. ئەمیان وەز بە پرسیاراڵێ کۆپی پیس کراوەتەوە یەکەم هەمووی ساڵێن جەماعەت کەرکوو ئەومان وەڵام داوە. ماریاخان هەڵێ تکایە جواب بەڵام نازانم پرسیارەکەیم نەبینێ بەخۆی گوڵ تکات دانسازین چێوێ دەگرێت بە پارالێل ددانسازی ئەگەر بێت و تەماشای بکەین لە هەولێر 96.333 لە سلێمانی هەمان کۆنمرەیە لە دەوەم 94 ئەمانە بۆ پارێزگا هەرام پاشە بە ڕێزەکەم یەک دەرەجەی لەکەم کەرەوە حسابی خۆت. ئەمەش بەزێ پرسیاری تازە هات ئەینەوەنج وەزبێشی دووبارەی زۆری تایە من حاڵی منە خۆی ئەم ماوەیە ویستم پێ بڵێم تکایە کەسێ بینیوم پێ بیرکردنەوە و شتی لە من بچێ تۆمە بوو ئەوەی تر کەس هەمێشت لەگەڵ پێی گاڵتەی لێیات چۆن مێشکی نەگەیشتووەتە ئەو حەددا. تێنەگەیشتم لە خوێندنەوەی ئەو پرسیارە طوعاً سلێمانی دێتە چەند طوعاً سلێمانی 98 شتێکە تا 97.5 ئەمەلی هەیە. پەرستاری پەیمانگە باشە وەرمەگرێ ئەمساڵ لە سلێمانی ئەمەلێکی کەمی هەیە ئینشاءڵڵا وەربگرێت بەشەکانی تەکنۆلۆجیا باشە بەڵێ بێگومانشی زۆر باشن بە تایبەتی ئەگەر ئایتی هەبێ زۆر 90 ئەمەلی زۆرە وەربگرێ لە شیکاری ئینشاءڵڵا ومێد بەرزنجەڵی لە هەولێر 63.71 زیاتر ئەوانە لە پەیمانگە تەکنیکەکان کارگێڕیەکان نەوت و ئەو بابەتانە یان هەندێک کۆلێژمان هەیە ئەتوانی سوودیان لێ وەربگرن وەکو تەکنیکی کارگێڕی وەکو ئیدارە ئەقساد با بڵێنەوەنە یان لە پەروەردەیان لەو شوێنانە جێگەی هەیە. دەسم هەیە
بەشێک وەری دەگرێت لە ئاکرێ بۆ دەرەوەی پارێزگا تا 5.6 لە ئاکرێ بۆ دەرەوەی پارێزگا. پەرستاری نەخۆشەوانی 72.286 چونکە ئاگادار بە کە چووتە دەرەوەی پارێزگا مەعهەدەکان هەمووی ئەبێ بە پارالیبی ئەواران بۆت نییە بە زانکۆڵاین بۆی بڕۆی و بۆ بەشی کۆلێژەکەشی ئەگەر هەڵە نەبم کۆلێژی هەیە ئاکرێ کۆلێژی ئینفۆرماتیکی ئاکرێ تەکنیکی ئاکرێ کارجێڕی کار و ڕزگەری هەیە کارجێڕی کار 67 وەرگرتووە و IT 63.72 وەرگرتووە و 71.905 بۆ تۆڕی کۆمپیوتەری و پاراستنی زانیاری ئەوە بووە. بامی سلێمانی دێتە چەند وەڵامماندایەوە ئەوان دووبارە کۆمەڵێک پرسیاری دووبارە 93 وەرگیرێ لە ئەندازیاری بەڵێ بێگومان لە زۆربەی ئەندازیاریەکان تەنها تەلارسازی نەبێت ئەگەر لە هەولێر پرۆگرامسازیش احتیمالێکی کەمی هەیە بەتایبەت لە کۆیە با بڵێن ئەوەندە ئاشتی ئەڵێ بێ زەحمەت کەمترین کۆنورەی تۆپعام دەبێ بە چەند ساڵ وەڵامماندایەوە تا 97.5 و 98 و ئەوانە 97.5 ئەکەین لە سلێمانی ئەوان کەش ئەن تقریبا نزیکەی دەرەجەیەک ئەتوانین بڵێین دێتە خوارەوە ئەوانە سوال ئەوەیە مەمەستە تکایە جوابی من بدەوە 90 لە چی وەرەگیرێ لە هەولێر بەڕێز 90 لە شیکاری احتیمالی هەیە پەرستاری ئەگەری کەمە خۆراکزانی پارێزی تەندروستی کۆمەڵ ڤێرتەرنەری لە ئەندازیارەکان غێری پرۆگرامسازی و تەلارسازی نەبێ ئەوانی کە زۆربەیان و مەعهەدە توبیەکان ئەو بەشن لە علوم IT و کۆمپیوتەر و بایۆلۆجی و بایۆلۆجی پزیشکی و ئەوانە زۆربەی ئەتوانیت سوودیان لێت بینی ئینشاءڵڵا ئەوانە مەحدەر داوەتەوە هەر هەمووی بەداخەوە یعنی ئەو پرسیارە دووبارانە وا دیارە ساعتێک و چارەشێک لەگەڵ ئێوەی خۆشەویستا بووین ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکە لە ڤیدیۆیەکی تازەیە لە لایڤێکی تازەیە لە خزمەتتانە بین بەس لێرەوە دووبارە تکام هەیە بۆ هەموو لایەکتان کە لەگەڵمانن پرسیاری دووبارە ئەبێتە هۆی سووتانی مافی یەشێکی کرد لەبەرچی لەبەرێمە کاتێ بەسەر پرسیارەکانە ئەڕۆین زۆر جار پرسیارەکان کە زۆرە بێ وەزبێکی لا ئەدات هەرچەندێک بمانەوێت نایدۆزینەوە بۆیە مافی کۆمەڵی کەستیایە ئەستێ بۆیە تکامان وایە کاتێک کە لایڤەکەینەوە پرسیاری دووبارە مەکەن پرسیارەکانتان بکەن سەبرێک بگرن ئارامتان هەبێت تاوەکو وەڵامتانە دێنەوە سوپاستانەکەین کە ماوەی ئەم ساعت و چارەکە لەگەڵمانە بوون ئینشاءڵڵا سەرکەوتۆ بن بۆ لایڤەکانی داهاتوو خوا ئاگادارتان بێ و خواتان لەگەڵ سەرکەوتوو